کوردستانیان هێژا هێویدارن هیڤیان وای گەشت بن ساڵا داهاتی خەموو نەخۆشی کریزێ دارایی ئابووری لەسەر وڵات بڤان چەند لەحزێن ئەخیرێ دگەل چوونا ساڵێ خلاص ببن ئەم دیمەنان ji برج خەلیفە بوەتینن سەر ئەکرانا کوردستان 24 پێشوازیە لە ساڵا نو بە دیمەنێن ئاگری یە جودا دکەن هەون دەزانن برج خەلیفە یەک ji برجên herî bilind e lê tevahiya cîhanê ji bo navê jî xelek bigelem perî helbet pêşî koronayê berê xwe didane Dubey ji bo ku yariyên agiriyên cuda dîmenên cudayên Dubey wiha sala xwe pîroz bikin û dest pê bikin lê ev sale vayrûsê koronayê wê derê jî bêpar nehiştiye wê jî para xwe jêwergirtiye bo navê geştên dervey welat بۆ دووبەی gelek daketine xelek ditirsin bi taybetî piştî behsê belavbûna vayrûsên nû curên nûyê koronayê têtekirin li cîhanê xelek zêdetir xwe diparêzin bihêvîne ku sala dahatî saleke xalî be ji petaw koronayên cuda gava ku بەڵێ ئیمان وەکو ئەمساڵ بەرنامە دانراوە بۆ ئاهەنگەکان لە دوبەی لە 11 شوێنی دوبەی ئاهەنگی جۆراوجۆر بەڕێوە دەچن ببۆنەی سەری ساڵەوە لەوانەوە کو ئێستا دەبینین لە برج خەلیفە هەروەها لە شوێنەکانی دیکە لە 11 شوێنی جیاواز لە برجی عەرەب خەڵک بەشداری ئاهەنگەکانی سەری ساڵی نوێی زاینی دەکەن ئەو دیمەنانەی کە لە دوبەی ساڵانە لە ئاهەنگەکانی سەری ساڵدا بڵاو دەبنەوە دیمەنی زۆر ناوازە و سرنجڕاکێشن کە خەڵکێکی زۆر سەردانی ئەو وڵاتە دەکەن بەڵام ئەمساڵ بەهۆی ئەو پەتا نوێیی کە لە بەریتانیا لە دوای ئەو هەموو هەوڵەی کە بۆ کۆنتترۆلکردنی ڤایرۆسی کۆرۆنا درا کۆڤید 19 ئەو ڤایرۆسە نوێی کە لە بەریتانیا بڵاو بۆ وای کرد کە وڵاتان سنوورەکانیان بەڕوو یەکتردا بخەن گەشتە ئاسمانیەکان بوەستێنن وا دووبەی شێکێک لە وڵاتانە بوو کە سنوورەکانی خۆی بەڕووی گەشتیاراندا داخست و فڕۆکەوانی ئەو وڵاتانە وەستا ئامەشوای کردووە کە خەڵکێکی زۆر کەمتر ڕوو لە ئەو وڵاتە بکەن بەڵام ئاهەنگەکان هەر بەردەوامن لە 11 شوێنی جیاوازی دوبەی ئاهەنگی جۆراوجۆر بەڕێوە دەچن یاری ئاگرین ئێستا لە دوبەی دەستی پێ کردووە ئەو پەپولانەی کە لەسەر برج خەلیفەوە بەرەوە ئاسمان دەفڕن هەرکام هێما و پەیامێکی تایبەتی هەیە کە ساڵانە لە ئامادەکاریەکانی سەری ساڵی نوێی زاینیدا لە دوبەی ئەنجام دەدرێن یاریەکی ئاگرینی جوان دیمەنێکی زۆر جوان بە ئاسمانی دوبەی دەبەخشێت هاوشێوەی ساڵەکانی دیکە نییە بەڵام قەرەباڵغیەکان و بەشداریکردنی خەڵک بەڵام دیمەنەکان هەروکو خۆی بەردەوامن ئامادەکاریەکان وکو خۆی کراون بۆ یاری ئاگرین بۆ ڕازانەوەی برج خەلیفە و برجی عەرەب لە دوبەی و شوێنانەی کە بڕیارە ئاهەنگی تێدا بەڕێوە بچن بەو ڕێنمایانەی کە دراوە بە هاوڵاتیان بۆ پاراستنی تەندروستی خۆیان ویتر ئەو ڕێکارانەی کە حکوومەتی دوبەی دەیگرێتە بەر بەێ بەلکی بێتە بیرە بینەرێنمەین هێژاژی و دو ساڵ بەرێ لە تەنیشتا برج خەلیفە هۆتێلێک شەوتی ئاگر بەربوویە خەلکی وازانێک و بویەرەکە تەروریە پاشی دەرکات ئەو ئوتێلا 5 ستێرە یادکەویتە تەنیشتا برج خەلیفە ئەو ji ber şortekê kare bê agir ber bibûye hotêla 5 estêreyî hijmareke zêde ya dewlemend û kesaetiyên cîhanê li wê hotêlê radizan ji tirsa hemû derketin heta radeyekî derdûra burç xelîfe jî çûl bû ji ber ku derdûra burç xelîfe hemûleke mezin lê heye mola Dubey kafeterya û restûrantên welatên cuda li derdûrê hene ji bo navê jî xelkekê zêde berê xwe didete vê derê hem ji bo ku nafûreyê bibînîtin ji ber ku ew nafûre digel mûzîkê weharek xistiye ku semayê diket avê xelek dixwazin wan dîmenên bê hempa hem li esman hem li erdî bibînin برج خەلیفە jî weke biznesekê yanî îdareya burj xەلیفە pareyan ji xelkî werdigire her kesekê ku bixwaze bû nimûne ez biçim wê derê ez dikarim bêjim dixwazim alayê Kurdistanê li ser burj xەلیfeyê bibînim pareyê didem ew jî alayê Kurdistanê bû çend deqeyan li gorî wê rekeftinê li ser burj xەلیفە didanin lewma em alayên cudayên welatên cuda li wê derê dibînin ev nîşana çi ye ev xelkê li wê derê ye pareyan didin dixwazin alayê welatê xwe li ser bejna bilinda burj xەلیفە bibînin bû navê jî pêş niha medîd ku alayê Azerbaycanê li ser burj xەلیفە hebû ji vir şûn de alayekî ji welatî tê li ser bilindahiya bejna burj xەلیfeyê tê payîn ku xelkê wî welatî zêdetir li derdora burj xەلیfeye ku dîmenên bê hempa hûn dibînin lê burj xەلیفە بوەتên سەرشەشی بەڵێ وەکو ئاماژەمان پێ کرد کاتەکان جیاوازن بۆ دەستپێکی ساڵی 2021 دوو کاتژمێر بەر لە ئێستا لە نیوزیلند ساڵی 2021 دەستی پێکرد بە پێ و جیاوازی کە لە نێوان کات بۆ
وڵاتەکان هەیە لە ناوەڕاستی ئۆکلاندی پایتەختی نیوزیلند بە دەستپێکردنی یاری ئاگرین ئاهەنگەکان دەستی پێکرد لە بەرەوەی ئەو بەرزێکی 328 مترە ئەوان زووتر چوونە ناو ساڵی نوێ و هەموو کاتێک یەکەم وڵاتە کە دەچێتە ناو ساڵی نوێوە جیاوازیکەشی لەگەڵ هەرێمی کوردستان دەکات ژمێرە هاوڵاتیانی ئەو وڵاتە دەکات ژمێر زووتر بە کاتی هەولێر ئاهەنگی سەری ساڵی نوێی زایانیان دەست پێ کرد و چوونە ناو ساڵی 2021ەوە ئەوەش کە ئێستا دەیبینن ڕاستەخۆ دوبەیە بورج خەلیفە ئامادەکاریکی زۆر کراوە یاری ئاگرین دەبینرێت بە ئاسمانی دوبەیەوە هەروەها وێنێ و جۆرا و جۆر لەسەر بورج خەلیفە نەمایش دەکرێت دروشم هەیە و هەروەها وێنەی سەرۆکی وڵاتان و ئاڵاکانن کە نەمایش دەکرێن لەسەر بورجەکە کە بە یەکێک لە گەورەترین و ناسراوترین بورجەکان لە دوبەی و هەروها لە جیهانیش دەناسرێت کە ساڵانە خەڵکێکی زۆر ڕووی تێدەکەن ئەم ساڵ ڕێکار و ڕێوشوێنەکان جیاوازن بۆ پێی کایتر بۆ پاراستنی سەلامەتی و گیانی هاوڵاتیانم ڕێکارانە گیراونەتە بەریاری ئاگری زۆر جوان دەبینین لە بورج خەلیفە و لە ئاسمانی دوبەیەوە بۆ پێشوازیکردن لە ساڵی 2021 زاینی لەگەڵ هەموو ئەو کێشە و ڕووداوانەی کە لە ساڵی 2020دا بووە و هەروها پەتای کۆڕۆناش کە لە وڵاتە بڵاو بۆتەوە بەڵامی تر ئێرەش ئامادەکاریەکانی خۆی کردووە هەرچەندە کەشتیارێکی کەم ڕویان لە وڵاتە کردووە بەهۆی ئەو سنوورانەی کە بەڕووی گەشتیاراندا داخران بۆ ڕێکارەکانی خۆپارێزی لە بڵاوبوونەوەی کۆڤید-19 و کۆڤید-20 کە جۆرە نوێەکەی ڤایرۆسی کۆڕۆنا لە بەریتانیا وای کرد کە ئەم ساڵ سەرڕای ئەوەی کە خەریب و کەم با پەیداکردنی ڤایرۆس و ڤاکسینی دژە ڤایرۆس و هەروەها بەو ڕێکارانێکە گیرابوونە بەر ئامارەکان ئەگەرچی لە کەمبوونەوەدا بوون و جیهان لە کۆنتڕۆڵکردنی مەترسیەکانی ڤایرۆسی کۆڕۆنا نزیک دەبووە وای کرد کە جارێکی تر سەرهەڵدانی ڤایرۆسێکی نە دووبارە شێوازەکان بگۆڕێت ڕێوشێنەکان گۆڕانکاری پێدا بکرێتەوە ئەوش کە وای کردووە کەمتر خەڵک بتوانن سەردانی شوێنە سرنجڕاکێشەکانی جیهان بکەن بۆ بەسەربردننی کاتێکی خۆش بەڕێکردنی ئەو ساڵانە ئەو ڕۆژانەی کە لە ساڵی 2020دا بیرەوەریان لەگەڵی داهات بۆ بشنە ناو ساڵێکی نوێ و هیوا و ئومێد و ئامانجی نوێیان دەست پێ بکەنەوە ئاسمانی دوبەی ئێستا تاریکە بورج خەلیفە یاری ئاگرین و هەروەها ئامادەکاریەکانی تێدا بەردەوامە بەڵام ئەیتر خەڵک لەوێ ئامادەکاریان کردووە لە 11 شوێنی جیاوازی دوبەی ئاهەنگی سەری ساڵی نوێی زایانی بۆ پێشوازیکردن لە ساڵی 2021 بەڕێوە دەچێت ئەمەش وا دەکات کەیتر ئەگەرچی هەموو ئەو گوشار و ناخۆشیانە هەبن بەڵام نوێبوونەوەی ساڵ دیمەنێکی جیاوازتر بە وڵاتانی جیهان و شارەکان دەبەخشێت وا دەکات کە خەڵک لەگەڵ هەموو بێهیواییەک دووبارە هیوا لەسەر داهات و هەڵبچنێتەوە گەشتبین بێت بۆی کە بتوانن لە داهاتوێکی نوێتر دەدی چ گوتم ینی وێ کچێ ینی گەلک جارە ئەس بخۆت بێژم شرط نینە مرۆڤ مازنە فێربی یان ژێ پرۆفیسور و زانایە و عالما و هەلبەستوانە و شاعرە فێربیت گەلک جارە مرۆڤ زارۆکێکی گەلێکێ بچیک فێری دەرسەکە گەلک مازن بیت ژیانێدا یعنی وێ زارۆکە بچیک دوگوتی ئەس گەلک هێف خۆشم ژبەر و ئەز یا تەندروستم کۆڕۆنایە ئەس نەگرتیمە بهیڤیمە ساڵە داهاتی ساڵێکە بێ کۆڕۆنا بیت بێ شەڕ بیت ji bo hemû cîhanê bi taybet ji bo Kurdistanê yanî tendrustî li gupîtka hemû tiştekî ye di jiyanê da tendrustî hebîtin bextewarî bi serê xwe tên tendrustî nebît hemû tiş sifra ji bo nayê divê qedr û qîmetê siheta xwe bizanîn û bi wê kêfxweş bîn û baştir biparêzîn ez diçime hevkarê xwe herêmcaf li aliyê wî ew li germiyan e گلبخت جی دزانی یعنی اف ساله جبو گرمیان به گشتی ساله که باش نبود یعنی نافبر لبو تفگرین داعشه هرشین داعشه جنیش کاوه خلک گرمیان به گشتی دناوا شوکه که دا سال در باز کرد سرارای کریزا تندرستیه لی بزنم آنها روش چاوه جبر کو بتایبت مناسبه دا دبونه دا داعش بدنگی به درفت دبینیتن حتی هرشین خواه انجام بدد چه آماده کاری هاتنه کرن جبو پاراستنا اولهیا گرمیان هرین باشه هریم دنگم ده هریم قصاب که بله بله ایمان بله بەڵێ ئیمان گوڵباخ شەوتان باش ساڵی نوێشتان پیرۆز بێ من دەمەوێت پێشەوەی بچمە ناو بابەتەکەەوە ئەمەوێت پیرۆزبایی ساڵی نوێ لە تەواوی ستافی بەڕێوەبەرایەتی تەلەڤیزیۆنی کوردستان 24
کامێرەمانەکان سەربازەونەکانی پشتی کامێرا ژووری هەواڵ نیوزڕۆم بکەم کاوان بە درێژایی کارکردمان لە ماوەی 5 ساڵی ڕابردوو داوانۆکو سەربازی ون وابوون دەرنەکەوتون پرۆدیوسەرەماندۆکان هەمویان ساڵی نوێیان پیرۆز دەکەم هیوادارم ساڵێکی خۆش ساڵێکی ئارامی بێ سەبارەت بە گەرمیان ئەمساڵ لە گەرمیان بە تایبەتی پەتای کۆرۆنا لە گەرمیان هەندێک کەس بوونەتە قوربانی هەندێک کەس گیانیان لەدەستدا بە ڤایرۆسی کۆرۆنا کەسی ناسرااو بوون لە گەرمیاندا ئەمە بۆ گەرمیان بۆ پێی ناوچێکی تا ئێستا ناوچەیەکە ناوچێکی لە ڕووی کۆمەڵایەتەوە زۆر تێکەڵاوی هەیە بابەتی کۆمەڵایەتی زۆر لێرە زۆر لە ناوچەکانی دیکە زۆر زیاترە ئەمە وای کردو ینی گەرمیانەکان ڕوبەڕووی کۆستێکی گەورە ببنەوە لە ڤایرۆسی کۆرۆنا لە ساڵی 2020دا ساڵێکی ناخۆش بوو بە گەرمانەکان و بابەتێکی دیکە لە ساڵی 2020دا بۆ پێی ئەمەکو تیمی کوردستان 24 لە هەر لە سەرەتای ساڵەوە ینی ساڵانی ڕابردووش لە ناوچەکەدا بووینە گەرمیان ڕوبەڕووی هەندێک بارودۆخ بۆتەوە بە تایبەتی هێڵەکانی پێشەوەی سەنگەرەکانی بەرگری لە گەرمیان هێزەکانی پێشمەرگەی کوردستان ڕوبەڕووی هەندێک بارودۆخ بوونەتەوە بۆ هێرشی چەکدارانی داعش گروپە تیرۆریستیەکان لە ناوچەکەدا و بۆ ئەم شەویش کە لە هەندێک لە ناوچەکانی جیهان و لە هەندێک لە ناوچەکانی کوردستانیش خەڵکی دڵخۆشی خۆیان دەردەبڕن ئەمڕۆ لەگەڵ چەند فەرماندەیەکی سەربازی پێشمەرگا لە میحۆری گەرمەسێر میحۆری خەرەتەپە حەمرین سنووری قەزای کفری و ناوچەکانی خورمات و قسم کردووە و ئەم شەو قرار ینی بڕیار بوو بچمەلایەن بەڵام گرفتی ئەنتەرنێتمان هەبوو لەو ناوچانە وەیە ئەوان تەواوی هێزەکانی پێشمەرگەی کوردستان لەم دۆخە ئارامەی هەرێمی کوردستاندا ئەوان لە سنوورەکانی بەرگری کەوتونەتە حاڵەتی ئامادە باشیەوە بۆەوەی ڕێگری بکەن لە هەموو جمو جۆڵێکی چەکدارانی داعشیانە و گروپە تیرۆریستیانە و پاشماوەکانی داعشکە لە ناوچەکەدا بوونیان هەیە بۆەوەی ناوچەکانی گەرمیان و هەرێمی کوردستانیش پارێزراو بێت سەبارەت بە ڕێوشێرەکانیش لە گەرمیان دیارە هەر بەهۆی ئەو ڕێکارانەی وەزارەتی ناوخۆی حکوومەتی هەرێمی کوردستان وەزارەتی تەندروستی گرتوێتە بەر لە گەرمیان هیچ ئاهەنگێکی فەرمی نییە بەڵام ئەوەی ئێمە تێبینیمان کردووە لە شارەکانی کەلار کفری ناحیەکانی سەرقەڵا ڕزگاری لە کوچە و کۆڵانەکانەوە لە ماڵەکانەوە یاری ئاگرین ئەبینین دەچێتە ئاسماندا و دڵخۆشیەکیش بە خەڵکەوە بینین هیوایەک بە خەڵکەوە ئەبینین کە بۆ ساڵی ئایندە ساڵی 2021 ساڵێکی جیاواز بێت لە ساڵی 2020 و 2019 2018 16 17 تاوەکو گاتە 15 و 14 چونکە لە مانگی 6 ساڵی 2014ەوە هەرێمی کوردستان ڕوبەڕووی هەندێک بارودۆخی نەخوازراو بووەتەوە بۆی شەڕی داعش و شەهیدبوونی پێشمەرگەوانە ئێستا هاوکارم هەرێم جاف لە گەرمیانەوە لەگەڵم بۆی هەرێمێنەکەت بە باشی نهاتە لای ئێمە بەڵام بەگشتی هیوای ساڵێکی خۆشت بۆ دەخوازین بۆ سەرجەم هاوڵاتیانی خۆشەویست لە گەرمیان و بە هیوای کۆتای هاتنی ئەو نەهامەتی و ئاڵۆزیانێکی ئێستا لەو ناوچەیە هەیە دەچینە باکووری کوردستان و لە مێردین هاوکارە ماهری یوکسەرم لەگەڵ دەبێت ماهرمە بزانم کە دۆخی مێردین چۆنە لە باکووری کوردستان چۆن ئاهەنگەکان بەڕێوە سەر ڕای بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا و ژمارە زۆری قوربانی کە لە باکووری کوردستان و تورکیادا هەبوو قەدەغی هاتوچۆ ڕاگەندراوە خەڵک تا چەندە پابندن مێردین چۆن ئاهەنگەکانی سەری ساڵ بەڕێوە دەبات بله لمردین هر چقاس وقت تواهی ترکیه و باکوری کردستان قدخه ساعت نه دست بکری و جی مدید کوج ساعت 6 هفته پیدا خلک مردین بر خودان مالن خوا و کلان مردین نها به دنگن تکاز جدر و نینه و هر وها لگلک دورن مردین خالن پشکنین این هزن اولکاری هاتن دانین و هزن اولکاری رینادن کو تکاز در که وجدر و آنجی پیروزباهیان لدار بخن تا آماجه کرن کو لمردینا کون جی لمردینا نو جی باوای که گشتی خلق پابنده قدخه درکتنا جدر و نه کسی کو به قدخه بکن جی جبوان 3105 لیره جزا تبرین قاسی کو ما آگاهیج تندرستکاران ورگرتیه لمردینه روزانه 200 کس توشی ویروسا کورونای دبن گوری مها مجدار افرجه گلک داکت یعنی هاراوش بر باشی و دچه هر وها 1000 تندرستکار جی دست که حتی ها توشی ویروسا کورونای بونه باشه نزگین جی
تجنه لنوه که برای لمردین روش بر باشیه و ده چه خلک مردینه ده بیجه 10 مهن سال 2020 دناو مترسیا ویروسا کرونا ده بوری ده بیجن 2020 جبوان سال 2020 جبوان وک سالا که وندا بو تواهی پیام وان داخوازن وان او کو سال 2021 ده ویروس کرونا نمینه او سالا که با آرام در باز بکن افش بو مردین چما گرینگه جبر کو گشتیاری مردین زراره که مازن جوه که دبینه و که کته زانین بشکه گرینگ یا آبوریا مردینه لسر گشتیاری دمشه باجاره که قدیمه وک کته زانین پشتی قدس و رومایه وک باجار سیمین یه قدیم جهان تناسین مردین سال 2019 ده 4 میلیون گشتیارم برای خدا بو مردینه لیت سال 2020 ده افرجه جساده هفتی دا کد زراره که مازن دید قادا گشتیاری مردینش بروی اکیجی ده همو پیامو هیویان ده او تشتهی کو ده بیجن بلا ویروس کرونا به داوی ببه او مردین و گره سر رو شخوایا برای رنگین یا کو گشتیار همو جهان برای خوام ددانه نها به تواهی لمردین روش دچه آسته ده هم تکارم بیجن کو ده پابند بو نه قدخه درکتناش در و ده مردین پرفورمانس که سرکفتی نیشان ده بلتن پیش آمده اما دیست اتمسفر مردینه بین سر اکران کردستان 24 چه ما هر یکسل جه مردینا دیاربکر کردستان تو هر هبی دچما عالیه هفکار خو مسعود محمد مسعود دیارت سرسن کشی به پارنک جه سرسالانی جبرکو خلک سرسن که قدش درلو که شلادزه حتی تو دگه یا بارزا دبیجن ده همی بونه و سرسال و خوشی دا ام لکیلک دمینن یعنی مدیای گلک ام ناهی نبیر بس تاوش کاند توی سرسن که پیام خلکی سرسن که چیه بو سالا دهاتی جبرکو اوجی سرسن دورو بره و آمدیه نافچا بره گاره بگشتی ضرر و زیانه که گلک مازرادی تی جبر شر گریلاین پکی که و ارتشا ترکیه بزانن جبو سالا دهاتی هیوین واچنه دعاین واچنه بله ایمان وقتا موجه فکری از دورا سرسن که مال ویرجی ایدی کمکا بهرمندا کمکا هنرمندا کمکا نافدارن پارزگاد و که جوی دورینه اج بروجی من خاص وقت کردستان 24 افشه و عمل ویرجی سر سال دابزانی کان ویری چاپش وزی سال کنون تکرن لی از المالا هنرمندا کیما شاعره کیما کوبرنیاسا گلگ او جی مالا هنرمند شعبان سلیمانه کو او الباجار دوی که ترونتن لوی جهه ویرجی هيا ما خاصم زانی کان هنرمند دوی کودانه هم تیدانه چه سر سال خود در باز کن خوشحالی ویکش هنرمند دیین گلکن عزیز هنرمند که نار باجار دهو که اوجی هنرمند دلشاد نیروی اوجی مهوانه ویه ابزانم کنه او چه سیده شعبان برینون که من گوده تا سر سالات پیروز بی جاره که دیجی سر سالات پیروز سر سالات همی کارمند 24 و همی بینریت ویجی پیروز سر سالک جدا سر سالک یعنی کرونا ما گلک عزیزت خوش دزدان تو تبین یعنی الفری خالک دی کم نابیتن آهنگ انجاران آهنگ نگران الفری هر کس که مالا خویه تا ابرو که میوانک جهه میوانک گلک عزیزه چه وایک سبب بومن بحث سال 2020 توک هنرمندك وك شاعرك تشادر باسكت حكمه هندك از سرسين كيت مين ما مستعد السرجي القادشت من الزوربيا جارا ام همي گوا في باغي دا ام دگهينه ايك وكي تو زانجي آهنگت ما همي هاتنا پش گوهي خستن به سر سالش بر سرو بر کردستان تراد بود جهان همي تراد بودتن اما باشه بو سارين گلك قربالغي چه نبيتن جو پاراستي اواجي كوشكو كاسن زانيت بلكي ضرر او بتر بيتن جباشي بس ام هر وك هوال يعني بينشاش حوالك ام جهيناك صازت ما وعودت ما وهلبستت ما وسترانت ما تكلبن وبما همي جوا خوشيك يا وقت ما مستدلشات هذا دفمه بساز يا خود شو ساز بندك جلق عجيبه ودنگ بيجا جلك دنگ كرديه بله كدلشات از كيف خوش بوم تو برينو كان خوش كتب بس صبر كم تو ديت الفيرب تندرسيه كباشتر سال هندلشادي چادر باز متوت سال 2020 براستی از بیزم 2020 بلا چی تو نیتوه و هیویا سربلندی و سرفرازی و ساخلمیه که بدی ماهی بو گل کردستان و همی خلک کردستان تخازم و پیروز باهی خوب هل کفتا سر سال همی کارمندن 24
وكيك مسعود وهمي خلكي كردستان كم قالك سباس از بارم نکه تماشاوان بزنامن قالك نقاشت قال درس نکه از برگو خلق پتر حس کتن گل دنگی و بیتن تشتکی بو ما پیگ و گریم شیم تشتکی هفش بیجن لو سرت جوا من دوید تو سر بلن بیوار زیرین کردستان میرگه ها شیر و پلنگا گوری تبن روح و جان من دوید تو سر بلن بیوار زیرین کردستان میرگه ها شیر و پلنگا گوری تبن روح و جان قبله یا عشق و ویانه وار زیرین کردستان باغچه پیک و جیانه گوری تبن روح و جان قبله یا عشق و ویانه وار زیرین کردستان باغچه پیک و جیانه گوری تبن روح و جان گوری تبن روح و جان ای کردستان هو خلقين بيزار نبن صباح الرجا مش بشت عفراده هيتا دار كاسكو صورو زار جريزة شعرين خانية ما زنده هينا دار هر زنده كركي كرداد بيت ميلان و كردستان هر خملا كچكا كرداد بيت همار بلكو لشكشكانت لهش باوري نشكستينا دار بري بري بلی رهتوی هشتان نهشک بینه ده هر روزا مج عسمانو هیت دار کسکو صور و زر جریز شعر خانی ربان ده ندار ده هر بازی عسمان معازات فرن دلت مجی به عشقات کردستان هر و هر پیتو آگرن کلمی چاوین یاران وار زیرین کردستان پیام آجار و هزاران گوری تبن روح و جان کلمی چاوین یاران وار زیرین کردستان پنای آجار و هزاران گوری تبن روح و جان پشمرگین عمل گوری وار زیرین کردستان سر برنتن دو تیروری گوری تبن روح و جان پشمرگین عمل گوری وار زیرین کردستان سر برنتن دو تیروری گوری تبن روح و جان سپاس کاک شعبان از ادا خواز شفکارت خوی ایمانه و هفکارت خوی دیجی کم بسي خولك كي ديجي بدنا نعمل دخولك استرانا جاجنا يعني جاجنا سير صالة استاكي بتيك جيتو بيش قال مروف كردستان بشيت إلا سياسات وعشق دي بيك بابين بي مروفي في جماعة جرا خويا سياسات جرام جرا عشقي بكي استرانا جاجنا قلت بيجي أس هل بس توي بيجم باشترا بلا أكيد استرانا بيجي كده نجت قال أجاب هل بس بيجم باشترا شو كوا جاجنا وأس چه دیاری تبکم تیروش که روزا کردستان بگیرم بکم کراسه کل بر بجناته بکم نب خود هر کیمه استرکین شبا کردستان استریک جا عصمانی بکم بکم فیستانک بکم رسکک و برگردناته بکم نه هر کیمه بی کاچاوی خوبی المداره بکم الماس گستیرک آزیری تلیاته دو تا بکم نه هر کیمه با چه دیاری تا بکم جشن و سر سالت من نوک خلکینه جشن و سر سالت من جا عشق و اوینات دست بکرینه جشن هبن جشن نبن تنی اتشیم بیجم جشنه بو جشنه ساله به 12 مهاو مهی به 3 روزاو روزه به 24 دم هجمیراو هر دم هجمیری به همی چرکه و خولکاو از 80 دکم وایت نه زور سپاس جاره کدی فیویای چنده که سالا بهتن دا فیویو میده توجی بینم جهینان این دل خوش من زور سپاس گلب خیرات زور سپاس بلدی الدیوانا هنرمند شعبان سلیمان دیوانا هنرمند بلشاد نروای پلاستیجی وقت زید چیتنش برویجیش برکو گلک افکارت ما اوجی تامادنه کو بجدار من گل هوا داشت برویزه وگر ما استودیو ایمان باشه افکار من مسعود محمد جسرسن که دنگ هنرمندان اینان سرکرانه وان هیوی هم جبو عشقه هم جبو ولات دربرین این هر هبن بله كوا محمد امين جا المانيا وردقرم
بەلێکەوە ئەڵمانیاژی قەدەغەیەدا دەرباز دەبیتن بزانین خەڵک بڕاستیژی پابندی قەدەغەیە ji ber ku xelkê Alman bi giştî saet heftê êvarê wê ve dernakevin yanî keltûreke wiha heye bi piranî jî welatekî pîr e eger ji saya penaberan neba dê her pîr maba bizanim xelek çi dibêjin ji bo sala dahatî hîviyên wan çi ne بله ایمان سلاف بگومان ساعت هفته ایواری خوارنه که گلک تایبت جی هیا المانیا دفک وی خوارنه سری سالا بخون او جیش گلک تشتان پیکته دمنینه کو اجواره شروفه بکم جبر وی به برنامه خوارنه لی از دخوازم بیم سر مجاره میا سری سالی لوک داونا گشتی یا کو ده روجل المانیا هاتی را گهاندن بردوام دکه به تایبت ججنا ام بیجن حضرت مسیح ده 24 حتى كو 26 ونهاجي شفا سري سالي كريسمسي بهيج اوايكي لالمانيا جفات وكومبون وياريو ليستك واجر وانا ايصال نينا يعني دحمو صالا دا وكي فيدامي بله افكار من كما محمد تامين جا المانيا دخوازان ياريان بدا لسر روشا قدغه بله كوا برداوم يبدا زور چه دبه خلق الفيري كوم دبن جنجولاو كوم دبن لفدري ايدي كيف خوشيه خود بين انتزاني كولتوري اوروبيه جي كولتوري كي زنجينه بتايبت دفيدا ميدا لي از دخوازم بسرديره كجلك بالكيش يا ميركل جي بحث بميركل ايرو غوتاره كدور ودريج داني غوت دي بازس صالحكم داريا من يا المانيا دا صالة كوكا في نخش بسر مدة درباس نبويا ودحمو تماني مروف دا مروف هر صالة كي درباس دكيج تماني خو خمجين دبه لفي صالة ام قلك كيف خوش بون قوم 2020 درباس كر همان دماكو ما قلت دسبيكا داوية في صالة درباس بو يعني اف صالة كو امتيدا بريا چند روجان كو بشانازي وقلت كو المانيا ديسا دستيوي خيري هيا جبو هندنا فاكسين ودرمان جبو توايا جيهاني حتى انها نزيكي 131,000 باڵێ هاوکارم کاوە محەممەد جەمیل لە ئەڵمانیاوە لەگەڵم بووی وێنەکانت باشی نەهاتە لە ئێمە هیوای سەری ساڵێکی خۆشت بۆ خوازین لەگەڵ ئەو کەشوهاوەی ئێستا لە ئەڵمانیا هەیە بێگومان ئەڵمانیا شێکێک لە وڵاتانەیە کە ڤاکسینەکەی وەرگرت و تاقی کردەوە لەسەر هاوڵاتیانی بۆی کە بتوان دەربازی کۆرۆنا بن بەڵام کۆمەڵک ڕێکاری نوێشیان گرتۆتە بەر بەو پێی کە ئەوانش ئیتر کێشێکی گەورەی تەندروستیان بۆ دروست بووە بەڵێ ئیتر وای کرد کە ئەڵمانیا جوورێن نوێ ئەو سنوورانەی دابخات و ئیتر کۆمەڵک پەیامی تایبەتیشیان بۆ دەرەوە هەبووە ئێستاش ڕاستەوخۆ لە سلێمانیەوە چەندی منێک دەبینین کە پایتەختی ڕۆشنبیری کوردستان سلێمانی پێشوازی لە ئاهەنگی سەری ساڵی 2021 دەکات بەڵام جیاواز لە ساڵانی پێشووتر کەمێک بێدەنگتر و لە نێو کۆمەڵێک ڕووداوی جیاوازتردا سلێمانی دەبینن ڕاستەوخۆ شەوانی سلێمانی جوانە هاوڵاتیانی سلێمانی شەوانە لە شەقامی سالمەوە بەرەو باخی گشتی و شەقامەکانی دیکەی سلێمانی کۆ دەبنەوە و کەشوهەوایەکی خۆش هەیە لە سلێمانی کاتەکانیان لە خۆشی بەڕێ دەکەن ئەم ساڵیش ئامادەکاری کراوەکو هاوکارانم و پەیامنێرانمان لە سلێمانیشەوە ئاماژەیان پێکرد سەرڕای ئەوەی کە قەدەغا ڕاگەیەنراوە بۆ بەڕێوچوونی ئاهەنگی سەری ساڵ لە شوێنە گشتیەکان و کۆبوونەوەی بە کۆمەڵی خەڵک بەڵام هەر هیوایەک هەیە بۆی کە خەڵک لە دەوری یەکتر کۆکاتەوە با لە بەرچاوگرتنی ڕێکارە خۆپارێزیەکان و ڕێنمایە تەندروستیانێکە لە بەرچاو دەگیردرێن ئامارەکانی توشبوون و گیانەدەستان بە کۆرۆنا لە کوردستان بەگشتی کەمی کردووە لە سلێمانی شەگەرچی لە ماوەکانی ڕابردوودا لە لووتکەدا بوو بەڵام ئێستا وای کردووە ئەو ڕێکارە خۆپارێزیان و هەروەها ڕێکارەکانی حکوومەتی هەرێمی کوردستان کە بتوانێت بە باشی کۆنتترۆلی و دۆخە بکرێت ئەوەی کە دەبینن دیمەنی شەوی سلێمانیە کۆتا چرکەکانی 2020 بەرەو پێشوازی لە 2021 بێگومان کۆمەڵێک بۆنەی تایبەتیشان یاری ئاگرین کە لە شوێنە گشتیەکاندا بەڕێوە دەچن بۆ هاوڵاتیان بۆی کە بتوانن ئیتر لەم کەشوهەوایەدا هیوایەکیان هەبێت بۆ داهاتوو و بۆ ساڵی 2021 بۆ دەستپێکی خەونەکانیان لە ساڵی نوێی داهاتوودا.
بله خلکی سلیمانیه پیشینها بو کردستان 24 آخوین هجمارک جوانا کچک درکت گوتی سال 2020 سربار کریزا دارایی آبوری او خوبشاندان چبون لسنور پارزگاه سلیمانیه دیسا وکه کس بوی سالا که گلک واش بو جبر کوی پرانیا دمی خول مال در باسکر بخاندنا پرتوکان و فیربونا زمانان او جی بوی وکه دستکفته که بوی که دو سالن پیشتر دا جاره یکمینه به تایبتی یعنی خلک جهان بگلم پری ندزانین کارانتین چیه کرونا چیه یعنی جاره یکم مال کردستان ناوه کارانتین های جبو نکی شوک سرما در باز بو براستی یعنی وکت که هیوین خو آنین زمان گوتی اگر بگلم پری خراب جبید لبوی ساله که گلک باش بویه گلک کس هنه وحاد فکرین وحاد بیجن راسته گلک نخوشی هبون تنگاسی هبون کریس هبون لیدی ساجی درفتن فیربونه نزیگبونه گلک زیده بون اوان کسان جین میناوه او درفت آفراندنه جبو فیربونه که زیده تر دچنا انقره جه سلیمانیه دیمن سلیمانیه بجهده هلن جه انقره پایتخت ترکیه عمر ستومس وردگرم عمر سالا پیشیامه هم سالا بکار اینانا واکسین چینیه لسر خلک ترکیه هم جی سالا گوهرتنا اداره یا امریکاییه که ترکیه هندک بیجن بترسه بگومانه ببندواریه جو بایدن دناوا قدغه دا خلق چاوری چه ساله کنه هم جهیل آبوری که کریزه که مازن الولاته هم جهیل سیاسی بله وار باش و 15 دقیقه شونده نزی 15-20 دقیقه شونده و ایدی سال نو سال 2021 ایدی و حمود دنیا به هفره و داخل سال نو ببه لبله لانقره لتواهی ترکیه قدخه در کتنا دروایی لحشته و یک باجاران قدخه ساعت نه ایوار دست بکر و جبو 8 ساعتان بردوام بکه حتی روژا دوشم 5 سر سبه و اف قدخه بردوام دکه لبله بس هزین اولکاریا ترکیه لکوچه و کولانان چونو هاتنه کنترل کن هزین آسایش ایشب نزی دستو 10,000 هزین آسایش ترکیه هم لباجارن باکور هم جل باجارن ترکیه چونو هاتنه کنترل کن به تاوایی ریو دستور با تو برنامه و شاهی و برنامه سرسال نایدن وکی کتا گفت سال 2020 جبو ترکیه جبو خلک ترکیه براستی وقت تواهی جهانه گلکی نخوش در باس بوله به تایبتی جبو گل ترکیه هم کریز آبوریه هبود سرداجی ویروسا کرونا باندورن گلک نینی دا سر آبوریا ترکیه نرخل دلار امریکی گلکی بلند بو حتی در دوران 9 لیره ترکی جی خاطه جلو ماجی آبوریا ترکیه گلک کتا تنگاسیه که مزن د سرداجی نها گماروین امریکا یک کاتسای لسر ترکیه هاته سپاندن هر وها نها ترکیه و پیوندین ترکیه و یکتی اروپایی جی ادیکتی قوناخ و حیام دورپیچ و جزا کرنان یعنی دمها آداره دا و دلوتکه 25 و 26 آداره دا و یکتی اروپایی دورپیچن لسر ترکیه و گفتگو بکن و اگر اکم مازن لگوری هم پسپوران اگر هی که وی جاری جا لسر ترکیه هم بریاران بسپین لالیدن جی جو بایدن ده هیام جو بایدن دا و پیوندین ترکیه بربکوا بچه ام یک جالی پسپوران و هری زیده دب مجار نقاش لگوری هم پسپوران و دهیاما جو بایدن دا و پیوندین ترکیه و امریکای و هش خرابتر ببه هر وها اگر هی کو امریکا جبر از چارسدان هنگاماروین تنترجی لسر ترکیه بسپینه لبله هم پسپورجی ده بیجن ترکیه لگوری جو بایدن ایدی و پلان سازی خوب که حتی تی گوتن که اشته سرکوماری ترکیه اردوان بحثه هیاما راپورمان کربو او یکشی گریدای جو بایدن و هر وها جبر پیشی لگرتنا گامارو و دورپیچن امریکای جی هاتبون نرخاندن نه سال 2020 تابی جبو گله ترکیه و جبو گله باکور جی ساله که گله که خدار بو جلو ماجی همو خلق دبی جن بلا ساله نو جبو همو مروواهیه جبو ترکیه و جبو باکور به ساله که گشبین به ساله که بختوار وکی که من گوت ایمان یعنی پشت 15 دقیقه و ایدی
سەرساڵ ئەمێ بکەون سەرساڵێ لێ بەلێ ناوەن دبینن ئەف کوچە هەری قەلە باڵخی ئەنقرێت بناوێت تونەڵی هیلمی تێتە زانین بکو والایی با سێزن ئەولەکاریە ترکیە هەنن چون و هاتنێ کۆنتترۆل کن لە ئالیەدنژی ji بۆ ئەندامên çapemeniye û ji bo xebatkarên tenduristî û ji bo hin firon û cîmiyên din destûr hatiye dayîn lêbelê ji xeynî wî ji bo herkesî derketina derva hatiye qedexekirin bi qasê 3150 lireyê Tirkî jî kesên ku derkevin derva kesên ku qedexeya derketina derva rênûma nekin jî Ankara bixwe bêsabr e yanî bajarekê mirî û mate êca eger qedexe bîtin kewate دوقاتي مرية قالك سباس بهافكاري من عمر صمس جي أنقرة بايتخت تركيا زانياري هم لسر روشة هم جي نيرين وفكر ورامان خلقية لسر صلاة دهاتي كادة شبن دان تهر هبي قالك سباس ولی هجان جوه دقام تدانه 23 و 46 يعني 11 و 46 امشين بيجين 4 دقيقة 4 دقيقة دي ام في صلاة تجي تشنج یا تجیج دزدان با تو چون بو ایمان 2020 براستیجی ساڵێکی گران بوو بۆ من بۆ هەمومان لەبەرەوەی کە گیانی هەر هاوڵاتیەک بۆ هەمومان ئەرزشمەندە و عزیزە ئەگەر ئەو قەیرانەك لە هەموو جیهان هەیە بە تایبەتی ئەگەر کوردستان خاتە ژێر کاریگەری خۆیەوە کاریگەری لەسەر کوردستان دابنێت دڵی هەر تاکێکی کوردستان دێشێنێت ئەو ڕووداوانەی کە ڕوویاندا بەڵام لەگەڵەوەشدا لەگەڵ کوردستانێکی ئارام و سەقامگیر هێزەکانی پێشمەرگە حکوومەتێکی پتە و تۆکمە کە بەردەوام لە خەمی هاوڵاتیانی خۆیدایە ئێمە هەر بەردەوامین و هیوامان هەیە کە ساڵی 2021 باشتر دەبێت ئەم قەیرانە جیهانی ئەگەر کوردستانیشی گرتوتەوە بەڵام ئەتوانین بە هاوکاری یەکتر تێی پەڕێنین وتر هیواکانمان بۆ داهاتوو جارات بێژن دەستێتنێ قەت دەنگژێ ناهێتن دوو دەست پێکڤە بەهێزتر دەبن لەوێ دەرێ gelek cara em têne ser şaşê em diaxivîn gelek cara em hestê xwe vedişêrîn xemê xwe vedişêrîn gulê xwe ew me ji dest dayan vedişêrîn bi xatira hindê ku hûn aciz nebin dilê we neêşîtin lê her yekî ji me jî jiyaneke geleka tijî heye wekî her yek ji we tijî xemgînî ji destdan nebûnî derbederî we île axirî gelek tiştên heyn ام جوكي هوانا فرق ما وهوانين اگر كريز هبيت كريز بو مجيا هبوي نخوشي هبيت بو مجي بهمان اويا هر كسك الفي ولاتي جاني خدا بيت وكي كسك جمالا ما بويا جبركو امين خما هوا باربت كين امين خما هوا بحست كين اگر بو يك بيت بو مدويا برويجي از هيفي دارم ام دكار خدا صالا دهاتي بحثا كريزا شرا بيك نكرنا آلين سياسي كوروناي هرشين لسر سنوران نكين براسي دلێمەژی وارمت ئێدیام حەستکەین بەحسە ئاوەدانی خۆشی پێکڤەبوون نوچەیان خۆش لەسەر وڵات بهیڤینەک و ساڵا داهاتی وێ دوعایەت کەم ساڵێکی خێر و بەرەکەت و خۆشی و نوچەیان ئێستا تەنیا 2020 نەبووە کورد بە درێژایی مێژووی خۆی نەهامەتی زۆری بینیوە دەربەدەری بینیوە شەهیدی داوە زۆر بنەماڵە هەن کە ئێستا ئەنفالن ئەوانەی کە لە بە درێژایی مێژووی کووردا برینێکی بچووکیش لەسەر دڵیاندا هەبێت لەگەڵ نوێبوونەوەی ساڵدا هیوای زۆر گەورەتریان هەیە لەبەرەوەی ئاڵای کوردستانیان خۆشەوێت کوردستانی ئازیزیان خۆشەوێت ئەوش کە بینن سلێمانیە و ئارام و سەقامگیری کەستا لە کوردستانی ئازیز هەیە بۆی کە بتوانین جەژن و بۆنەکانمان بەڕێوە بین بێگومان بەرهەمی فداکاری و گیانبازی و هەروەها گیان لە سەردەستی و پێشمەرگە قارەمانانەیە کە بە هەموو شێوەیەک سنوورەکانی کوردستان دەپارێزن خاک و ئاوی کوردستان دەپارێزن و حکوومەتەیەک هەوڵ دەدات کە ژیانێکی خۆشتر و خۆشگوزەرانتر بۆ هاوڵاتیانی فراهەم بکات دیمەنەکان لە سلێمانیەوە دەبینن ڕاستەوخۆ یاری ئاگرین هەیە لە ئاسمانی سلێمانیەوە هەروەها لە هەولێری شۆک و پێشتر بینیمان لە قەڵای هەمیشە سەربەرزی هەولێرەوە لە زاخۆ لە دهۆک لە ئاکرێ لە شوێنەکانی دیکەوە ئەو ئارامی و سەقامگیری و پێکەوە ژیانە جوانەی کە لە هەرێمی کوردستان هەیە بەرهەمی دەستە ناو دەستبوونی هەموو تاکێکی کووردە و خەمخۆری و دڵسۆزی خۆیە بۆ نیشتمانەکەی کە لەگەڵ هەر نوێبوونەوەیەکدا دووبارە ئەو بەڵێنانە نوێ دەبنەوە بۆی کە بتوانین وڵاتێکی جوانتر کوردستانێکی جوانترمان هەبێت بیپارێزین بۆی کە بتوانین باشتی و ئارامی تێدا بژین سلێمانی شەقامەکانی چۆڵی پێوە دیارە بەڵام لە هەمان کاتدا یاری ئاگرین دەبینرێت ڕووناکە بەوەی کە پێدەنێتە نێو ساڵێکی تازەوە کاتێکی کەممان ماوە بۆی کە ساڵی 2021 زاینی تر دەست پێ بکات لە کوردستانیش بە کۆمەڵێک خەونی گەورە بە کۆمەڵێک ئامانجی گەورە
لە ژێر ئاڵای پیرۆزی کوردستان ئەم ساڵش دەست پێ بکەین بەرەو نەورۆزی کوردەواری بڕۆین و بتوانین لەوێشەوە هیواکانمان پێکەوە گرێ بدەین و بتوانین خەونە گەورەکانمان بینی نەدی و هەمومان پارێزەری خاک و ئاوی کوردستان و نیشتیمانەکەمان بین. لە دوو لای جیاوازەوە سلێمانی دەبینن کە ئامادەکاری کراوە بۆ نوێبوونەوەی ساڵ بۆ لەبەرکردنی بەرگی ژیانێکی نوێتر. ئەگەرچی ئەمە یەکەم جار نییە کە کورد تووشی نەهامەتی بووە لە ساڵی 2020 تا تەنیا بڵین بەهۆی ڤایرۆسی کۆڕۆناوەیە کۆمەڵە کێشەی دیکەمە بەردەوامی مێژووی کورد پڕ بووە لە خەم و ئازار، بەڵام ئەوەی کە کوردی لەسەر پێڕاگرتووە ئەو ئیرادە و غیرەت و گیانفیدایی کوردەیە کە بەردەوام هەوڵەدات بۆ بەدەستێنانی ئاوات و هیواکانی. هیوادارم کە بەرەو کوردستانێکی سربەخۆ بچین، خەونەکانمان کە لە ڕفراندۆمدا بە پەنجەوە بەخوێن واژۆمان بۆی کرد بتوانین لە ساڵی داهاتووشتا بیهێنی نەدی ئارامی و ئاسایش باڵ بەسەر کوردستاندا بکێشێت و ئاماژە بەوە دەکەمەوە کە وێنەکان لە سلێمانیەوە دەبینن لە دوولای جیاوازەوە شقامەکانی سلێمانی ڕووناکن بە یاری ئاگرین و هەروەها بەو جوم و جۆڵەی کە لە نێو شقامەکاندا دەبینرێت خەڵک خۆیان حازر کردووە بۆی کەیتر لە کۆتا ڕۆژەکانی ساڵی 2020 هەنگاو بەرەو لاپەڕەیەکی دیکەی مێژوو و هەروەها ژیانی خۆیان بنێن بۆی کە بتوانن داهاتوویەکی نوێتر و وڵاتێکی ئاوەدانتر لە کوردستاندا ببینەوە. باشام دچنە دیاربەکرە باکوورێ وڵات بودجارە داویە لە لەحزەیەن داویەن 2020دا دیاربەکرە باکوورێ وڵات وەربگرین. بەڵێ صدق باشە صدق دەنگێمت هێتەتە ئەگەر لەحزەیەن داویەن دیاربەکرە باکوورێ وڵات پارڤە بکەی باشە. بله ببوره دنگ دا پروبلم هبو دیاربکر و کون دبینن براستی با اوایی که بدنگ پیشوازی سالا نو دکه که اندی کلی مانه دقیقه مانه جبو سالا 2021 براستی سالا بوری بجوشو شاهیان لدیاربکر سالا نو سالا 2020 بله صدقران جه دیاربکری وینه تا قطبو ام نکارین لحظین داویت وەربگرن ادی لتوهیا هر چهار پارچه کردستان اجبار کدام یکی از دکار مهابجم بقاسی 6 دقیقه مانه بتنی 6 دقیقه ماین کو ام سال 2020 یا تجی شو کو جدزدان و فرمیس کو به هیوی بون و به امید بون در باست کی سالا کنی هیوینی پنگاونی پلاننی دست بد کی لی حولی را پایتخت کردستان وینا زندی بوات هن سر شاشا کردستان 24 هند بینن یارین آگری تنه بلند کرن دناوا پایتخت که امنو اولدا جحمو باجارن دین عراقی خلق هاتیا پایتخت کردستانه جبوکو پیشوازی لسالانی بکن سالا که بختوار تجی هیوی امید انشاءالله بهیوینا الهیویا گلیمه بید لسليمانية لهلك دي وين ابوات هنا سر شاشة كردستان 24 لپایتخت روشنبیری لوی درجی جهن جدا دبینین یارین آگریت هنا بلند کرن بو عسمانی يعني اف نشانه و اکی کو خلق براستیجی بهیوی ابو سالا دهاتی يعني بهیوینا کریزن تندرستی آبوری یک نگرتنه بوی آوایی در باز بکن هیوینا خرابن هیوی کواتا جیان گاوا کو جیان هبی دوی هیوی لگل هبن بله گاوا هیوی مرن کواتا جیان مر لو ما ام بهفرا بگوا دعای جیانه که باشتر جبو سالا دهاتی یا همو خلکی کردستان اتکین بهیوینا اف سالا کو دقین داوینا دماهینا سالا 2020 سالا که تجی درد سری دربدری کریز ام بخوشی در باز کن لسر ولات سالا دهاتی سالا بگوا بونو گشتبونا هیویا تندرستیه تمام بونا ویروس کورونای سالا پیک و بونه بیتن جبر کو 2 سال دا براستیجی دوست و احباب کسو کار گلک جک دور کتن یعنی دایکو کچا شکش اکو دود بر کورونا هیا کورونا نینا نتشیان بکفنه هم بیزا اکو دو باوشا اکو دو ایشالله سالا دهاتی سالا پیک و بونه بیت پیک و بونه که بهیز بعشق بوه هیویو وها دعات كين لحظين داوية دا جبو ما هم جبو هوا بەڵام دیمەنی زۆر جوانیشمان بینی ئیمان سەرڕای ئەو ڕووداوە ناخۆشانەی کە ڕوویاندامان بینی کە چۆن کۆمەڵێک لە هاوڵاتیان بە دڵسۆزیەوە دەستی یەکتر دەگرن بە تایبەتی کارمەندە تەندروستیەکان لە کوردستان کە خۆیانیان کردبووە قوربانی بەوەی کە پێشەنگ بن لە
ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسی کۆڕۆنا بۆ پاراستنی گیانی هەر هاوڵاتیەک کە ڕوو لە نەخۆشخانەکان دەکات ژمارەیەک لە هاوڵاتیانمان کە بەهۆی ڤایرۆسی کۆڕۆناوە چاک بوونەوە ئەوە پێدەزانن کە کارمەندانی تەندروستی و کەرتی تەندروستی کوردستان چی بۆ هاوڵاتیان کرد ژمارەیەک پزیشک و پەرستار لە کوردستان بەداخەوە گیانیان لە دەستاڕۆحی هەمویان شاد بێ بەڵام ئەمە وای کرد کە و کولتورە جوانەی کورد لە نیشانی جیهان بدرێت کە ئەگەر بەڵایەکی وا ئەگەر ناخۆشیێکی واڕوو لە کوردستان دەکات بەڵام هەموو کات کورد پاڵپشتی یەکترە پشتی یەکتر دەگرێتە ناخۆشیەکاندا و دەبێتە قەلغان بۆی کە گیانی هەر خوشک و برایەکی خۆی هەر ئازیزێکی کە ڕووی لە ئەو شوێنانە دەکات و پێویستیان پێ بپارێزێت بەڵێ باخەموەیەکێژی بێژین دکریزا کۆڕۆنایدا قەیرانە ئابووریدا قوتکردنا بوو جە و شایستەین داڕایەن هەرێما کوردستانê جاهلیە بەغدایە هەژمارەکە زێدەیە خێرخازên هەرێما کوردستانê هاریکاریya gelek feqîra kirin harîkariya kertê tenduristiyê kirin hem ji pêtiviyên tenduristî hem ji avakirina nexweşxaneyan li ser ast mustewayê her çar parêzgehên herêma Kurdistanê yanî ji Helepçe bêjîn birayê biçîk jî bigirîtin li Duhokê li Silêmaniyê li Hewlêrê me dît harîkarî û destekeke zêde hebû yanî min nedît ya lê gelek carayên ji me master malbatên me dibêjin di sala 2020 da di serdema koronayê da salên xelayên motoêka hatine bîra me wî wextî xelkê Kurdistanê pariyekê nanî pirhetî nebû dest bixîtin cîranî nanê xwe li ser cîranî da beş dikir yanî du xêzanan li defêk nanê têştê firavînê û şîvê dixar ev jî nîşana wê yekî ku gelê me zêdetir hest bi azar û nexweşî û tengiya destê êk û dukiriye ev amajeke baş e nîşanên mirovahiyê ne nîşanên هێشتا civakekê pitew maye civakek maye ku hest bi azar û nexweşiyên êk û dutken netinê li ser astê Kurdistanê me dît hevkariyên zêde ji herêma Kurdistanê derbasî Rojavayê Kurdistanê jî hatine kirin hem yên xorakî hem yên tenduristî bihîvîne ku sala dahatî bi heman awa hevkarî û hevdestî hebîtin ji ber ku em Kurd hemî gava dibêjin destê tinê deng jê nahêt ew welatên ku bi hês mane heta niha jî ew welatin evên ku di navxwe da hêzên siyasî yek digirin yan jî herçi nebîtin di xema jem û xarin û ewlehiya êk û dudabin bûna wê jî tenê sifreya min tijî bît nebese divê ku ez li sifreya cîranê xwe xizmê xwe heval û dostê xwe jî bifikirim eger hatû ji destê min bêt nanekî pêk vebixwin hevkar bin heta ku bişên qonaxê zehmet derbaskeyn êdî ev keltûrê Kurdaye jî باشە ئیمان بیست چرکە ماوە ئێمە کۆمەڵێک بابەتی دیکە هەیە کاماژەی پێ بکەین بەڵام یەک دەقەماوە بۆی کە بچینە ناو ساڵی 2021ەوە ئێمە ئاماژەمان بەوە کرد کە لە کوردستان ئاهەنگەکان بە شێوازێکی جیاواز بەڕێوە دەچن وێنەکان ئەوەی کە بینەران لەسەر شاشە دەبینن وێنەی سلێمانیە بە یاری ئاگرینەوە لەلایەکی دیکەوە هەولێرمان بینی لە قەڵای هەمیشە سەربەرزی هەولێریشەوە یاری ئاگرین بەڕێوە دەچێت و ئاسمانی جوانی کوردستان بەو یاریانە دەڕازێنرێتەوە کەمتر لە یەک دقەی دیکەمان ماوە بچینە ناو ساڵی 2021ەوە ئیتر ئەو جۆش و خرۆشەی کە لە دنیادا هەیە بۆ دەستپێکی ساڵی لە کوردستانیش دەبینرێت بەڵام بە شێوازێکی جیاوازتر بە ڕنگ و شێوەیەکی جیاوازترەوە و هەروەها کۆمەڵێک تایبەتمەندی دیکەش لە کوردستان هەیە تۆ ئاماژەت بە و یارمەتیانە کرد کە لە ماوەی ڕابردوودا هەبوون بەڵام حکوومەت یاریمی کوردستان سەر ڕای قەیرانەکان بەردەوام بوو لە کۆمەڵێک پرۆژەی خزمەتگوزاری گەورەکە لە سەرجەم شارەکانی کوردستان بەڕێوەی بردبووی کە بتوانین ئەمڕۆمان هەبێ بتوانین سبەینێمان هەبێت داهاتوشمان بنیات بنێن لەسەری بەێ باشە لەوێ دەرێ بقاسی چەند سانیەیانمانە کو ئەم دەرباسی ساڵا 2021 بی یعنی بوو من بخۆ gelek خوشە ku ez li vêrê gel hewa sala 2021 dibêjim tu bi xêr biçî bi hemî nexweşî û derdeseriyên xwe ve tu sala dimahiyê bîtîn sala dahatî ku hîn dibînin bibînin 10 9 7 6 5 4 3 2 1 bi xêr hatî sala xêr û bereketê bî li ser hemî gelê Kurdistanê li ser hemî takên vî welatî bihîvî me sala pêkvebûnê sala bihêzbûnê sala tebayiyê sala Kurdistaneke avedantir bît sala Kurdistaneke bihêztir bît sala takê Kurdê bextewar yê afrêner
داهێنەر بیت بهیڤیمە ئەف ساڵێکی تەندروست و بێ کۆڕۆنا بیت لەسەر وڵاتێمە ساڵێکە بخێر ji bo hemû kur û kiçên vî welatî her kesê bitineye sala cûdbûnê bît her kesê bendewar û bihîviye sala pêk înana xewn we bît sala tendrûst hemî Kurdan li her çar parçeyên welat li te jî pîroz bît